ئێرە نێو بازاری لەنگەیە لە شاری هەولێر نزیکی ئەو شوێنەی کە نزیک بە مانگێک بەر لە ئێستا لە پشتی منەوە بەشێک لە دوکانەکان کە نزیک بە 165 دوکان دەبوون بە تەواوەتی سوستان و هیچیان بۆ دەرنەچوو. ئەم جارەش لەگەڵ ئەم باران بارینە بەشێکی زۆر لە بازاری لەنگە جگە لە ئەو دوکانانەی کەوا پێشتر زیانیان بەرکەوتبوو سوتا بوون. ئەم جارە لافاوێک هاتوو ئەو دوکانانەشی کە زیانیان بەرنەکەوتبوو مابوونەوە بەهۆی لافاوەکەوە زیانیان بەرکەوت. ئەو شەپۆلی بارانبارینە سڕەی هەرێمی کوردستانی گرتەوە لە نیوەڕۆی ڕۆژی سێشەمەوە گەیشتە هەولێر و بارانی بەلێزما شارەکەی گرتەوە. لە کەمترین ماوەشدا ئاو چوویە ناو سەدان دوکان و ماڵ. بازاری لەنگەی هەولێریش زۆرترین زیانی بەرکەوت. زیانمان زۆرە ئەوە دەبینی هەموو ئەشیامان عەدم بوو کەتینە بن ئاوێ زیانمان زۆرە ئەوە بە چای خۆتان دەبینی ها مەزرایەکان ئیسفادەی نییە مەزرا گچکەیە مەزرایەکان گچکەیە ئیسفادەی نییە مەزرایەکان دەبی گەورەبی لە سەتی ڕائاو دێتە ناو لەنگەی ئیسعالیە مەزرا گچکەیە لێ تەحامل ناکە ئەگە ناو مەزرا گەورە بیست مشکلەی نیە وەسۆ دەبینی ئێستاوە چما مەسادەوە دووەم جارێک سوتا جارێک لافاو بردی خۆی ئاخیر ناخۆشی بی لە هەم بازار لەنگێ فەیاضان انترس الشوارع كل مي ئەوەی ڕوویدا لافاو بوو جادەکە پڕ بوو لە ئاو دواتریش هاتە ژوورەوە ئەوەشی دەیبینی ئاوامان بەسەر هاتووە ئاو چۆتە هەموو ژوورەکانمانەوە نەمافورمان ماوە نە جلوبەرگمان ماوە هیچی نەماوەتەوە و هەمووی بێکەڵک بووە نازانم چی بکەین و ڕوو لە کوێ بکەین لە کۆڵانەکە ئاو لە ناوقەدم بووە ئەگەر داواکاریە چیش بکەین دەبێت داوا لە ڕێکخراوەکان بکەین. لەگەڵ دروستبوونی لافاو سەدان ئۆتۆمبیلی ژێر ئاو کەوتن و زیانیان بەرکەوت. خاوەنی ئۆتۆمبیلەکان نیگەرانن لەوەی نەتوانراوە وەکو پێویست خزمەت بە شاری هەولێر بکرێت و بە تایبەتی کێشەی ئاوڕۆ چارەسەر بکرێت. کەس بە جواب نایێ تووەرە مانگەک مانجی ڕەمەزانی پیرۆزبی دژی خەڵکەکەت ڕابوەستیەوە دزی 6 ملیۆن نەفەری ڕابوەستیەوە 6 ملیۆن نەفەر لەوەی ناترسێ 6 ملیۆن نەفەر بتە 6 ملیۆن گورک سەدام حوسێنیش بابی عودەی دەستیان لۆ بادەدا چی بەسەرا لە ناوکونی هاتە دەرێ کاکە هەتاکەینێ تەوا هەتاکەینێ دوکانم لێرە نییە بەس ڕێوار بێرە داهاتم ئەوە سیارەکەشم ئاو بردی ئایتم دیتم ئەو سیارەمەیە ئەویش بە قورعان خەتای ئەوەیە مەزرایەکان ئێستا من لە مادم لە ئەوەیە نزیکەی 120 گوڵانەوە بە سیارە هاتوومێرە یعنی هەموو مشام کرد هەموو شوێنەکان مەزرایەکان هەردرابەوە العقی هەموو یەک جێنە بوو بەس یعنی ئەو لافاوە لە ئەوەی مەزرایدا نەبوو یعنی ماشەڵا ڕاست لەسەریەوە ڕاهات ئەو هەموو لەنگە و ئەو مارانە و زۆر شوێن بە بن ئاوێکەت الحەمدولله لەو خوای گەورە ئەوەش دیارە خوای گەورەوە تاقی کردینەوە. لە هەولێر لافاو لە هەر یەک لا گەڕەکەکانی سەیداوە و باداوە و بازاری لەنگە هەڵسا ئاستەنجی هاتوچۆش بۆ هەر یەک لا شەقامە سەرچەکانی هەولێر شەقڵاوە و 6 مەتری و چوارڕێیانی شۆڕش و 100 مەتری و بازاری لەنگە و نزیک نەخۆشخانەی ڕۆژ ئاوا دروست بوو وەکو هەمیشە ئەوەی زیانی پێدەگات تەنها هاوڵاتیانن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.